نها بنامي خوي حمد و ستایش پیزات و پاک و الله صلاة و سلام پی دیدار و شویسی ما محمد صلی الله عليه و آله و سلم و شویسکم اروی ما اینام الزمان وانا قرد ما جور جغم و پجار و اپاسا ناراحتی نسر و ضلیما دائما انسان چی سر و زمین توشو خم و پجاره بونو مهموم بونو مغموم بونو دلکش به طاقت بونو تماشا كرونا رزقش كما تماشا كرونا بعض النعمتش النيانيش يتر غنبار بون قد ما ايما شونه وش حالي رجال قالك مانا وش حالي بيم بخوا وش حالي نيان مادنه نيان شوار فلسيكو كريو نيان شوار تمنالكو كردي باو نا وش حالي انساني انا پیوندی آینه چنی گردونی پیوندی آینه چنی خوی پیوندی انسانی چنی خوی جل جلاله فر مهمه هر یوجه ایمه پیش ما پانکه راضی بیمی پا بشه خوی دین مپن هیچ کمان یا به نعمتی بیمی هر یو مجور نعمتی بخوای جیانه بروان پانه کرده گرنا راحتی و ایشو آزاره اگر نیا غمبارنی اگر هنال مشکل هنی غمبارنی کره جنیل نیا نه غمبارنی شول نکردن غمبارنی کره شول کردن جنیل آردن هر غمبارنی زال نیا غمبارنی زال هن غمبار یعنی سبحان الله ایجیان استراحت جنیاش بروا کره کاسبی فرکری جنو زال پنال راضی مبا هیچ مکری یعنی نشره هر پنال راضی مبا مولوی رحمتی ما فرماو اگر گرکتن عالم رازی کی ابی وک میمون دائما بازی کی بخوای نبا مکریو یعنی اگر انسان گرکش بو عالم رازی کرو شون پیسا میمونی دائما بازی و یاری کرو ده اینش با ایما مکریو ورو هنی دائما مهموم من رازی با بشی که خوای دانی بن جا عقلی جمالی جزار الله جزن و خیزانی بروا که دفرو کسی چی کششن چنی جنکش رازی نیا با جنکش که بارو تو شان تو ایجانی ورگیرو فرو جاریبا و شویسا ماچو که اگر خاستر بینی جئیسی خواجن خاستر آلته پنو دستا کره هان ایتر حال پیکرو پلا مارمو هیچ اخیرا نتیجه کش آنانا غم و خفت و پجاری و فر نیشو ملشره اینجا خیالاتش مشوش و مشگر مشوش نه جانک قد ما پیو اما اشم راضیه بیم پانه که خواهی گوره دین مپنه والله هر کسی راضی بو پانه پاشان پاشا خب پاشایتی آنه نیا سر و زمین داگیر کری بخواه پاشایتی آنه نه که راضی بی پانه که خواهی پنه عطا کردنی دانش پنه وسیطه این دلیل نیا سروانه اما جهد نکرمه اما جهد کرمه و ممانمه کسابتی حلال کرمه پیلاره پولاره حلمتا مأموری بس مسلمانی خاصترین زرنین لا مسلمان چون که زانو چنیش پیلا کرو زانو چنیش صرف کرو هر کومه کرو و تامرو کرو با میرات نه زانو چنیش صرف کرو حلالنا و زانو چنیش شکو کرو خیر و خیرات کرو دست جینا خلقی و دست جینا مزگیاوه هرمانه کرو پی خواهی بزرکش ظرف را مهمه اسلاما بلا زر مبو دلانه بو قصه و شی عمری گوری شی عمر بیاره خدمتان عرس کرو جاری شی عمر رضا رحمت خواه جوانه بو بعضی باخشان خانقا فرماو داری خریکو دارنیای به یو جمهوری لکاش اما محسود دیش فرماواش قربان او توش خریکی یعنی توش خریکو نمامنیایو انشانی فرماواش رولا من لقلا این جنك لطلا يعني كرم من زميننا من يوشنك تلي ضلي منه إنه تشيوان بي دنياش كرو دنياش بنا جوان كرو بلام نيا دل منه وشويسي مادة فرا خرابة دلنا فروكاتي إنسان هميشار معسو بولم نيا وكرة زندگي مسخطة وجيان ملورا ومعيشة زحمة فرا إيشيوا معسو لا كسي مسلمان هميشة وش حاله الحمد لله دائما قصي خيرك پیغمبريان صلى الله عليه وآله وسلم فرماو هر كسي واتش هلك الناس خلق فوتيا واتش قرانيا خلق فوتيا
بێپوڵیە بێبەرەکەتیە ئی قسەی مسلمانی نییە فەرماوە هەر کەسێ واتش هەلەکە الناس فەهوە ئەهلەکوهم جە گرتی خراپتەرە کە بە هیلاکەشیان ئەگەر خەڵک بە هیلاکەشیان وەڵێ گردین دائما ئەشم ئاگام ئاچانەیە بۆ وەرو ئانەی وەشەویستەکەم ئێمە ئینای من ناڕەحەتی و مەحنەتی ژیانینە بەخوا ئەی ژیانە یاگەی ئیمتیحانینە مادام یاگەی ئیمتیحانینە دەی ئەشم ئەچی ئیمتیحانە ئێمە عاقڵانە تەعامل کەرمێ تا بەربشمێ وەڵا کوڕەکە ڕەنگە مرۆ ئاوتاتە ڕەنگە مرۆ ژەنەکە وەشەویستەکە مرۆ ڕەفیقە فرەگیانی بە گیانیەکە مرۆ وەڵا بێزەڕ بینە بێکاسبی بینە موسیبەت ڕۆڵکەرۆنە کە ژیانی نەگەر ئیمتیحاناتە ئایا بەرمشی یا بەرمشی ئایا چەنی خوای پەیوەندی چەنینە وەرو ئانەی وەشەویستەکەم گرد ماشم پێوە پەیوەندیەوە فرەخاس چەنی خوای بەسمێ ڕازی بەشەکە وێمە خوا قیامەتە نەجەکی ڕازیە رضي الله عنهم ورضوا عنه جە هەر کەسێوە ڕازین کە ئای جەخوای ڕازی بوو دەی بە ئێمە ڕازی بێمە جەخوای تا ئێگەما وەش بوو وەش حاڵێ بێمێ وەش بەختێ بێمە چێگە چەو دنیای هەر وەش حاڵێ بێمە حوزوڕ و خواییانە ئای چەنەما ڕازی بوو گەرەکما چی وتارێنە کە باس و بەختەوەری کەرمێ باس و وەش حاڵی کەرمێ گردماوە پێوە زانمێ کرێڵ و گەورە وەش حاڵی ئینا سینە وێمانە ئەگەر سینەما سینەوە صاف و پاک بی سینەوە بێ کە متمانەش فرە بە قووەت بی وەش حاڵن بەخوا متوانەش لاواز بی و ڕازی نەوێ بە شوێش و زیاڕەویش کرد ئی سینە ئیتر ئیسراحەت مەکرد خوایە سینەوە گردیما صاف کەرە و پڕ ئیسراحەتش کەرە خوایە ئارامی مجەمل و دڵەکامارە سینەما وەرخاتەوە تۆ خوایان پڕ کەرە ئارامی پڕ کەرە وەشەویستی پێی دینەکە یا رب العالمین خوایە ئیسلام کەرە بە بورکانەوە لە دڵ و ئێمەنە گەشش کەرە و گرد و سەر زەوینش بەنە گەشت کەرە یا رب العالمین خوایە هەر کەس تەماشەوە ئی ڤیدیۆ ما کەرۆنە بێ خاترە و گەڕی وەڵجە گوناهەکەشە وەش بە خوایە داواوە نەکەر و ئاکەسی متابعە ما کەرە بەزەی و ڕەحمەت و مجەمل شارە سەرفرازی ئی دنیا ئەو دنیا شاکەرە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين